دواکەوتنی گەڕانەوەی ئاوەرەکان بۆ زیێدی خۆیان نیگەرانی و ناڕەزایەتی زۆری لێکەوتوتەوە. ئاوەرەکان ئاماژە بۆ دەکەن حکومەتی ناوەندی و پارێزگای دیالە بە مەبەستەوە ئاوەرەکان ناگەڕێننەوە، دانەوێت ناسنامە و دیموگرافیای ناوچەکەیان بگۆڕن و خەڵکەکەی بێزار بکەن. ئەمەش ئاجندەی سیاسی بەدواوەیە. دەشڵێن حکومەتی ناوەندی و نوێنەرەکانمان بە تاوانبار دەزانین بەرامبەر بەم ڕەوشەی ئاوەرەکان. والله احنا اول شيء نشكر حكومة كردستان. سەرەتا سوپاسگوزاری حکومەتی هەرێمی کوردستان و برا کوردەکانمانین لەوەی چەند ساڵێک کە ئێمەیان گرتوتە خۆ وا ساڵ و نیوە کە ناوچەکانمان ڕزگار کراوە. هێشتا مەترسیمان هەیە لە گەڕانەوەمان. ڕاستە لە سەرەتاوە هەندێک خێزانیان گەڕاندەوە حکومەتی ناوەندی بۆ زیێدی خۆیان، بەڵام پاش 1-2 ڕۆژ خێزانەکان هەڵاتن بەهۆی ئەو فشارەی کە خرایە سەریان. حکومەت بەرپرسیارە لەم ڕەوشە. مطالبنا بأن منك يعني حكومتنا أول تەنها ئارامی و سەقامگیریمان دەوێت لە ناوچەکانمان بۆ ئەوەی بگەڕێنەوە. تا ئێستا جگە لە کورد و هەرێمی کوردستان و خەڵکی خانەقین هیچ کەسێک لە حکومەتی ناوەندی و خۆجیی دیالە و نوێنەرەکانیشمان لە ئێمەیان نەپرسیوەتەوە. ئەواتمانەوەیە بگەڕێنەوە، بەڵام حکومەتی ناوەندی خۆی نامانگەڕێنێتەوە، خۆی دەوێت دیموگرافیای دیالە بگۆڕێت، شەڕی تایفی بخڵقێنێت. بەڕێوەبەری نووسینگەی خانەقینی کۆچ و کۆچبەران ئاشکرای دەکات تەنها ئاسایش و ئیدارەی ناحی گوڵاڵە کار ئاسانی دەکەن لە گەڕانەوەی ئاوەرەکان بە پێچەوانەی هێزە ئەمنی و ئیداری خۆجی پارێزگای دیالە کە گرفت و لەمپەرن لە پێش گەڕانەوەی ئاوەرەکان. لە دوای ڕزگاربوون منتەقەکانیان تقریبا ئێمە ساڵ و نیوێگە زیاتر لە 15,000 ئاوارە گەڕیانەستەوە. ئەو 15,000 8,198 جلەولایە کە بە شکلێک نظامی و منتەظەم گەڕیانە و بە تەنسیقی لەگەڵ ئاسایشی گەرمیان و ئیدارەی ناحیەی جلەولا و خانەقین. ئەمما مشکلەکە ئەوەستا ئەو منتەقەکانتر وەکو سعدیە و شەهرەبان تا ئێستا من نزیکەی 10,000 عائلەمان هەیە لە شەهرەبان و سعدیە تا ئێستا ناویان دەرنەچیە کە ناویانیش دەرەچێت خەڵکەکە دڵنیانیە لە وڵاتانشت گەڕێنەوە. لە ئێستادا ژمارەیەکی زۆری ئاوارە لە نێو کەمپەکانی خانەقین ماونەتەوە کە تا ئێستا ناوەکانیان نەهاتۆتەوە بۆ گەڕانەوەیان. بەشێکی زۆریشیان لە پاش گەڕانەوەیان جارێکی دی هەڵهاتوونەتەوە بۆ خانەقین وە خۆیان ئاماژەی بۆ دەکەن هەڵهاتنیان ئەم جارە هۆکارەکەی ئەو هێزە چەکدارانەیە کە بوونیان هەیە لە ناوچەکانیان. دەشڵێن تا ئەو هێزانە لەوێ بمێنن ئەوە ئاوارەبوونیان زۆر پێ باشترە لە گەڕانەوەیان بۆ زیێدی خۆیان. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقی.